لەبارەی درێژەکێشانی ئابڵۆقەی بەغدا لەسەر هەرێمی کوردستان چی دەڵێیت؟ ئەگە عەبادی و ئەمسالی وەکی عەبادی وەکو سەدامیان پێکرا باڵە سەدام خراپتریان بەسەر کوردایینە ئەوە ئەمفالێکی دیکەیە لەسەر کورد دەکرێتن وە غەدرێکی زۆریش لە کورد و گەنجی کورد و هاوڵاتی کوردستان دەکرێتن و زۆر خراپتر لە کورد دەکرێتن ئەگە ئێمە بێدەنگ بین لە بەرامبەر عەبادی و ئەمسالی وەکو عەبادی. غەدرێکی ناڕەوایە لە گەلی کورد دەکرێت و پێویستە عەبادی بە بڕیارەکانی خۆیدا بچێتەوە گەلی کوردیش دڵی ساف و دڵپاکی خۆی بەلاوە بنێت چونکە لە ئێستادا کەس دۆستی گەلی کورد نییە. بەڕاستی شتێکی نایاسایی و شتێکە خدش بە خەڵکی فەقیری دەکات دش بە هیچ لایەنێکتری ناکات تەسی تەنها لە خەڵک دەکات لە فەقیر دەکات لە هیچ لایەنێک ناکات لەبەرەوەی هیچ حیزبێک هیچ لایەنێک هیچ بەرپرسێک جێ بەو شتانە نادا